ئەو دەمانەی هەست و سۆز و ڕۆح و گیان دەبنە مەلێکی خۆشخەیاڵ و بەدەنووکیان پوشکێش دەکەن و هێلانەی هیوا بۆ نیشتیمان چێ دەکەن کە من ئەوانەی واز لەم هەست و سۆزە دەهێن و بە هەموو تەمەنی جوانی خۆشیانەوە دەیبەخشنە نیشتیمان. لانکەی جەستەی پەڕازاری نیشتیمان ڕادەژەنن لە دامێنی چایەکی سەرکەشی کوێستانی کوردستان لە مەملەکەتی جوانی بامەڕنی لە باوەشی خێزانێکی کوردپەروەر منداڵێک بۆ ئازارەکانی خاک لەدایک بوو. ساڵی 1952 بوو، ناوێن لێنا ئەحمەد. دواتر ئەحمەد بامەڕنی بە باڵایدا بڕا. من لە مانجی 3 گەیشتمە ناوزەنگ. بۆ ئەو کاتە خەستەخانەمان هەبوو، ئێمە لە خەستەخانە کارم دەکرد لەگەڵ دکتۆر شادمان و لەگەڵ ئێمەیان لەگەڵ کاکدانە ناردە تاران هەتا هەندێک شتومەک بکڕین. پێڵاویشمان نەبوو، پێڵاوێکی باش بۆ ناو شاخ من و بەیان چوین هەندێ وردەکاری بۆ هەم بۆ نەخۆشخانەکە و هەم بۆ پێداویستی خۆمان بکڕین. چەند ڕۆژێکمان پێچوو لەو فترەیەک هەتا گەڕاینەوە بینیمان ناوزەنگ قەسف کرابوو. وتیان ئیکیپێکی تەلەڤیزیۆنی فەرەنسی هاتووە. ئەمە مانجی 1970 وتیان ئیکیپێکی فەرەنسی هاتوو کەوا ڕسمی گرتووە و کە گەڕاینەوە هات کەوتینە سەر ئەو قەسفە، بەڵام ئیکیپی تەلەڤیزیۆنەکە ڕۆیشت بوونەوە و لەوێن دەرێ ئەحمەد بناسی ئەو کاتە هاتوچووی زۆر خەستەخانەی نەخۆشخانەکەی دەکرد. لە نەخۆشخانەکەیان مەجموعە کەسێک کۆ دەبوونەوە، هەموو دەمێ حەمەد تۆفیق بوو، کاک حەمەد تۆفیق، کاک بیران بوو، دکتۆر شادمان بوو، دکتۆر هەژار بوو، دکتۆر شاڵاو بوو، من و بەیان بووین. ئیتر ئەحمەدیش داهاتەوێن دەرێ لەوەکە کۆ دەبووینەوە و زۆر جاران لە لای کاک نەوشیروانی دەماندینی، لە لای کاک عومەری دەماندیت. ینی پەیوەندیەکی هاوڕێیانە دروست بوو، هیچ ئەوەیەک نەبوو ینی لە نێوانمان. پێکەوە دەچوین لای دێهاتەکان حەزی دەکرد ڕسم و شتیوا بگری. جا هەر ئێمە کچ بووین لە شاخ، ئێمە لەگەڵ ئەحمەد دەچوین بۆی ئەو جەوەی بۆ خۆش بکەین، چکو خۆ دەزانی لادێکان قوبڵیان نەدەکرد مەجموعەیە پیا بەخۆ بە کامیرەوە بچن ڕسمی ژن و خەڵکو و ئەوانیان بگرن. ئیتر ئێمە لەگەڵی دەچوین ئەو ڕسمی دەگرت. لە 76 کە من چوومە فەرەنسا کاک کەمال فوئاد کەوسا و لە بەرلین بوو و ڕقەم و ژمارە وتی برادەرێکمان هەیە ناوی ئەحمەد بامەڕنیە، ڕقەم و عنوانەکەی دا پێم کە پەیوەندی پێوە بکەم. منش پەیوەندیم پێوە کرد. لەو کاتەوانە بوون بە هاوڕێ و ئەتوانم بڵێم هاوڕێ ژیان و تەمەنمە. کاک ئەحمەد لەگەڵ ئەو مەجموعەیە هاتە هۆڵەندا و پێشەوە لە کاک ئەحمەد لە بڵێن لە چۆمان و لە بارەگای سەرکردایەتی بڵێن شۆڕەش ئەو کاتەکە لە ناوپردان و لە چۆمان و لە حاجە عومەران بوو. ئەو خۆی دەرچووی زانکۆی بەغایە کولی ئاداب بەشی زمانی ئینگلیزی گەنجێک بوو و لێ شێتی قوتابیانی کوردستانیشا بوو، ئەندامیان شێتی قوتابیانی کوردستان بوو کە هاتە دەرەوانێ بوو بە هین بوو بە متەرجم و ڕۆژنامە نووسانە و وەفدانەی کە هاتن بیانانێکە هاتە ناو بۆ شۆڕش و بۆ بڵێن چاو پێکەوتنی بەرپرسیارەکان. کاک ئەحمەد هەم تەرجمەی بووەکردن لە هێنەوەی لە کوردیەوە بۆ ئینگلیزی یان لە ئینگلیزیەوە بۆ کوردی، هەم خۆشی ئەو ڕۆژنامە نووسانە هاوڕێتی پیا کرد لەگەڵیانە بەشێکی زۆریان کە هاوڕێتی پیا کرد بوو لەگەڵیانە کە هاتە هۆڵەندا. لە هۆڵەندەشەوە لە ئەوانەی کە هەلە ئەوروپیەکان ڕۆژنامە نووسا ئەوروپیەکانەوە لە هەموو وڵاتانی ئەوروپا برادەری هەبوو، بەڵام برادەرەکانی ئەو ڕۆژنامە نووسانەی کە لە فەرەنسەوە هاتوون زیاتر لە کاک ئەحمەدەوانێ پەیوەندی برایەتیان زیاتر بە قووەت بوو. لەبەرەوە کە هاتنە هۆڵەندە دوای ماوەیەکی کورت کاک ئەحمەد هاتە فەرەنسا و بەهۆی ئەو برادەرە ڕۆژنامە نووسانەوە بە زووی پەنابەری سیاسیان داپێ. لە فەرەنسا ئەوەی کە برین سەر بە یەکێتی بوو لەگەڵ یەکێتیە کارێکرد تەنها ئەو کاتە پێش من کاک ئەحمەد بووە، چونکە کاک ئەحمەد لە پێشەوانەیە لە هۆڵەندا بوو کە برین لە ئێرانەوە هات چەند گەنجێک بوون هاتن
بۆ هۆڵندا و لەوانە کاک ئەحمەد بوو. من ئەحمەد ئەبوبەکر حەسەن بامەڕنی لە ساڵی 1952 لەدایک بووم. سەرەتاکەی خوێندنم لە بامەڕنی بوو، دوای چوینە مووسڵ، لە مووسڵ چوومە باغا و عەدادیە لە ئامێدیە تەواو کرد. کە تەواوم کرد وەرگیرام لە جامیعەی باغا کولیە ئاداب بەشی ئینگلیزی لە 73 تەواوم کرد. من هەر لە عەدادیە بووم، تێکەڵ بووم لەگەڵ حەرەکەی کوردی، ئەو وەختە شۆڕەشە بوو، ئێمە پشتگیریمان لێ دەکرد. کە چوومە بەغا بوومە ئەندامی کۆمیتەی پارتی دیموکراتی کوردستانی جامیعەی کولیەی ئاداب. کولیەی ئاداب حتا لەگەڵ من ئەو چەند کەسێک بوو، یەکێک لەوانە کاک ئازاد میران، ئەوەی ئەعدام کرا لەگەڵ لەیلا قاسم. لە 1/3/1974 چوون بوومە پێشمەرگە. ناوی تەواوی ئەحمەد ئەبوبەکر حەسەن بامەڕنیە، وەک هەر منداڵێکی تر خرایە بەرخوێندن و لە سەرەتایی بامەڕنی قۆناغی یەکەمی خوێندنی تەواو کردووە. دواتر ناوەندی و ئامادەیی لە دواناوەندی بامەڕنی تێکەڵاو تەواو دەکا و پاشان بۆ درێژەدان بە خوێندن ڕوو لە شاری بەغدا دەکا و لە کۆلێژی ئاداب بەشی زمانی ئینگلیزی دەست بە خوێندن دەکا. دوای 4 ساڵ بە سەرکەوتووی تەواوی دەکات. ساڵی 1970 دوای ئەوەی ساڵانێک بوو لە پاریس نیشتەجێ بوو، خوێندنی ماشتێر و دکتۆرا کە دەکاتە دکتۆرای سێکڵی سێەم لە زانکۆی سۆربۆن وەردەگرێ. دکتۆر ئەحمەد بامەڕنی یەکێک لەو لاوەنە بووە کە زۆر چالاک بووە لە کاروباری کوردایەتیدا، کەسێکی میانڕەو بووە لە فکر و بۆچوونەکانیدا، تەواو بۆ مەسەلەی میلەتەکەی خۆی ساخ کردوێتەوە. زۆر زوو تێکەڵ بە کاری سیاسی و دۆزی ڕەوای گەلەکەی دەبێ. لە ساڵانی خوێندکاری لە زانکۆی بەغدا ساڵی 1969 پەیوەندی دەکات بە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە. ئەو کاتێک کە من گەیشتم بەڕاستی ژمارەی کورد لەوێن دەرێ لەسەر 50 دەست دەژمێردران و یەکێتی زۆریش کەمتر. ئیتر ئەرچی فەرەنساش زۆر بوو، زۆربەی کارەکان ئەو ڕای دەپەڕان. هەندێک برادەر هەبوون کە یارمەتیان دەدا، بەڵام هەر کە سەرچیەکە و تەواوەتی بڵێم هەمووی ئەوانەی بە تایبەتی پەیوەندی بە پەیوەندیەکانەوە هەبوو ئەو دەیکرد. جەریدەیەکی بەتەنیا دەردەکرد، شەرارەکە کاک عومەر خۆی بە ئینگلیزی دەری دەکرد و ئەحمەد تەرجمەی دەکرد. لەوەیە هاوڕێکی هەبوو، ڕەفیقی هاوڕێکەی یارمەتی دەدا بۆ چاکردنی هەڵەکان، دەنا ئیشی پەیوەندیەکان، ئەمانە هەمووی هەر لەسەر خۆی بوو، نەکرد لەگەڵ خەڵکی دەرەوە. فەرەنسی شتێکیان هەیە دەڵێ تەیاری کارەبەکە تێپەڕی، و نییە زۆر بە هاسانی ئەو پەیوەندیە دروست دەکات. بەڕاستی ئەحمەد لەوەیە زۆر سەرکەوتوو بوو، لەگەڵ هەموو کە زۆر بە هاسانی دەبوو بە هاوڕێ، نەکرد دەبوو بە هاوڕێ متمانەی ئەوەی بەرامبەریشی وەردەگرت. اینجا چ لەگەڵ بێگانە و لەگەڵ بێگانە لای خۆمان ئێمە تۆزێک زەحمەت دەچینە پێشەوە، ڕەنگبی بە هاسانی لەگەڵ کوردێک پەیوەندێکە بەستی، بەڵام ئەو مشکلەی نەبوو، چ لەگەڵ کورد چ لەگەڵ خەڵکی بێگانە بە هەر میلەتێک بیت. مامجلە هەموو شتەکانی ئەزانی ئاگاداری وچوجە و سکرتی خۆی کۆمەڵە بوو، وتی تۆ هەوڵ بدا کە ئەو برادەرانە چەند برادەرێکی پێشنیار کرد بوو من و کاک ئەحمەد لە پاریس، و وتی ئەوانەی هۆڵەندا کە ئازاد خۆشنا و فواد حسێن و زاهیر حەمەد لەگەڵ مستەفا چاوڕەش، هەروە لە پێشنیازی فوادی مەلا مەحموودی کرد لە نەمسا بۆ ئەسا مەسئولیان بوون، و دکتۆر فازڵ تەیبیش حاجی تەیبیش ئەویش هەندامی کۆمەڵە بوو هەر لە سەرەتاوە، ئەویش ئەو پێشنیارانەی کرد، وتی بەوانە بانیان کەن و کۆبوونەوەی بکەن و ڕێکخراوێک دروستکەن و ئەمە هینەکەی بیانی بە بڵێن بەرنامە و ڕێوشێنتان بێ بۆ کارکردن. لەگەڵ کاک ئەحمەد کوڕێکی چالاک بوو،
لە ڕاستیە کوڕێک بوو کە لە حقیقەتە ئەو زیاتر حەزی با ئیعلامە کرد لەگەڵ ڕۆژنامە نووس و لەگەڵ ئەو شتانە خۆش بوو کە من کێشەم نەبووە لەگەڵ کاک ئەحمەد لە ڕێژکردنەوەوانێ ئیتر کە کۆبوونەوەی پاریسمان کرد ڕێکخراوی کۆمەڵەمان دامەزران کۆمیتەیەکمان دروستکرد بە ناوی کۆمەتی جەبارەوانەیە کە هەمومان سەرپەرشتیار بوون ئەو 5 کەس و 6 کەس بوو کە ناوەکانم وت دوای نامەیەکمان نووسی بۆ مامجلال نامەکەی جوابیاوینێت و نامەشی تەفسیلیە نامەکە مەمووی لایە ئەو یەکی لە حادثە مهمەکان بۆ لەو کاتانەیە کە لەوێ بووم ڕۆژی هەژدەی مانگ هەژدەی سێ بەیانیەکە 4 بەیانیەکە من لەگەڵ مارتن چوونە لای خزمەتی مامۆستای ئیبراهیم ئەحمەد ترج ئەوەی هەبوو مقابلەی هەبوو لەگەڵ مامۆستای ئیبراهیم ئەحمەد باسی شۆڕشێک کرد و بەردەوامبوانی خەبات و مقاومە و ئەوانە لە پڕێکە 3 کەس هاتنە ژوورەوە 3 کەس هاتنە ژوورەوە وتیان مامۆستا مەجال هەیە پێ 10 دقیقە دانیشین چوونە ژوورێک دانیشتن ئەو 3 کەسانە کەمال مەزهەر بوو کەمال خەیات بوو یەکێکی دیکەش بوو ناوی کاکدارە ئەو وەختە لە ئەمانەی عامی ڕاگەیاندن مدیر ئیدارە بوو خەلکی سلێمانی باوش چوون و 10 دقیقەمان و هاتنە دەرەوە خواحافیز ئێمە لەسەر بەردەوام دەبین بەردەوام لەسەر چاوپێکەوتنەکە تەماشاکەین مامۆستای ئیبراهیم ئەحمەد ئەوەکەی گۆڕا شێوەی قسەکانی حتا چۆن تا ئەوە بوو کە لازمە شۆڕش دەبیت و ناو بەردەوام دەبینەوەکە ئەوت با بزانین و نازانن چی و شتیوە ئاخر شت مارتن پێوت وتی ئینشاڵە ئەتبینم وتی ئینشاڵە یەکتر دەبینین لە ئەوە لە تەهران باشە ما هیچمان ئەوە لە بیرمە چکو نووسیمە هەژدەی سەیە لە ساڵی 1975 پەیوەندی دەکات بە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تا کۆتایی ژیانی لەم ڕێکخراوەدا مایەوە و چەندان بەرپرسیارەتی و پلە و پۆستی لە ناوە و دەرەوەی کوردستان پێس پێدرا. ئەحمەد بامەڕنی هیچ سڵی نەکردەوە لەو زەبر و زەنگەی ڕژێمی باس لە پۆپەی دەسەڵاتیدا هەیبوو. دوایەوەی لە ساڵی 1974 شەڕ دەست پێ دەکاتەوە و ئەحمەد بامەڕنی ڕوو لە چیاکانی کوردستان دەکا و دەبێتە پێشمەرگە و لە دەستگای ڕاگەاندنی شۆڕش لەگەڵ ڕۆژنامە نووسەبیانیەکان ئەوانەی کە بۆ کاری ڕۆژنامەوانی و هەواڵی شۆڕش سەردانی کوردستانیان دەکرد دەست بەکار دەبێت. پاشان هەر لە شاخەوە و دوای هەرەسێنانی شۆڕش ڕوو لە ئەوروپا دەکا و سەرەتاش لە هۆڵەندا و پاشان لە فەڕەنسا دەگیرسێتەوە. هەر بۆیە لە ساڵی 1970 تا ساڵی 1990 وەک نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان دەست بەکار دەبێت. زۆر جێگەی متمانە و باوەڕی هاوڕێ و هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. زمانەکانی عەرەبی، فەڕەنسی، ئینگلیزی، کوردی زۆر بە باشی زانیوە. سەرەتای کاری لە ساڵی 1974 وەک وەرگێڕی ئینگلیزی بۆ کوردی و عەرەبی لە شاخ کاری کردووە. لە ساڵی 1976 دەبێتە ئەندامی کۆمیتەی ئەوروپا و ئەندامی لێژنەی پەیوەندیەکانی دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر نەرم بوو لە تەرحی ئەو شتانی کە خۆی بڕوای پێبوو و گوێشی لە بەرامبەرەکەی دەگرت. قەت ڕۆژێ ڕەنگبی مەسەم هەندێک برادەرمان هەبوون کە پارتی بوون هەموو جارە دادەنیشتین هاتوچی ماڵیمان زۆر بوو زۆر تێکەڵ بووین دادەنیشتن مناقەشیان دەکرد هەموو جارێ عینەن مناقەشە بوو بەڵام هەر دەچینەوە لای یەکیش لەگەڵ جەماعەتی کوردی تورکیا هەمان شت هەتا لەناو خۆمان لەناو یەکێتیە جیاوازی فکریمان هەبوو بەڵام ئەمە وای کردبوو کەوا کاریگەری نەبی لەسەر پەیوەندیەکان ینی بەبێت ترس ڕێی خۆی دەگوت بەرامبەر بە هەر کەسێ بواە بەڵام لەگەڵ ئەوەش ئەوەی بەرامبەری بریندار نەدەکرد لەوەیە بەڕاستی نەرم بوو و نەک هەر نەرم بوو کاریشی بۆ دەکردن زۆر
تێکەڵی هەتا مەسەم خزمەتی زۆر جاران خزمەکانی کە زۆربیان پارتینە دەیانگوت ئەحمەد وای لێ نەکردوین کە ئێمە پارتایەتی بکەین بەرامبەری ئێمە ئائیلیەن تێکەڵی کاتی کە 1970 مەدامیتران بڕیاریدا مەجموعە کوردێک لەوانەی سلۆپی و لەوانەی دیاربەکر بێنیتن بەڕاستی ئەحمەد زۆری یارمەتیدان بۆی بکەنەوێن دەرێ لە کاتی ئەوانەی تریشە لە 1970 ئەم سانجارێکی کە من و کاک ئەحمەد بەیەکەوە لەگەڵ کاک لەتیفا وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستانی بوون بۆ کۆنگرەی پارتی کۆمونیستی فەڕەنسی ئەوسا جۆرج مارشێ سکرتێری بوو ئەوان ئیرە کۆمونیزم هەبوو ئەو کاتانە و ئێمە بۆ یەکەم جار بان کرابوون بۆ یەکەم جاران بووە کۆنگرێت چونکە لەوە پێشتر بانیان نەکردین لەبەر ئەوەی ئەوان زۆر نزیشی پارتی کۆمونیستی عراقی بوون پارتی کۆمونیستی عراقیش لەو کاتەیە لە جەبهەی وەتە نیشتیمانی عراقیا بوون لەگەڵ باسیەکانە بوون بەڵام ئەوە بوو لە نهایەتی 1970 سەدام حوسێن ڕژێمی بەس پێویستیان پیان نەما دەستیان کرد بە گرتن و ڕاونانی شوێنەکانی ترەوە بۆ ئەوانش ئەو جەبهەیان بەجێشت و هاتن دەرەوانە بۆ ناوزەنگ یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە لە بارەگەکەی لە ناوزەنگ بۆ کاتە دەرگای بۆ کردنەوانێ و لەوەوانێ ئەوانێ ئازان نابوو پارتە کۆمۆنیستەکانی ئەوروپا کە تەعاون لەگەڵ یەکێتیا بکەن بۆیە ئێمەیان بان کرد وەکو یەکەم جار وەفدەکە برێتی و بە سەرکردایەتی کاک نەشیوان بوو کاک نەشیوان لە تاران نانهێشت ینی نانهێشتی بوو داوت ئێرانەکان قەداڵن ئەڵێ فەردە و پەس فەردە و بعدە زۆر ینی خروجیان بۆ نەکرد تاکو وەختەکە بوو لەبەرەوە مەجبور بووین من لە سویس بوو کاک لەتیف لە لەندەن بوو کاک ئەحمەدیش لە پاریس بوو مەجبورین وەفدەکە ئەم سێ کەسە بین بەس بن کۆبا بڵێن سەرەکی وەفدەکە بن بەڵام بە ناوی ئەندامی سەرکردایەتیوانەیە لای پارتی کۆمۆنیست چونکی هەموو ئەوان وەفدەکان لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و ڕئیسی حیزبەکان بوو لەو دەورێکی باشمان بینی هەموو بەشێکی زۆری وەفدەکانمان بینێ و تر لەوێ باز بوو کە مەجلس الحکوم لازمە دستورێکی موقەتە بیت یان شتێکی موقەتە بیتی حکومڕانی کانە شوان وتی ئەحمەد وەرە من و تۆ ئەوەیەکی دەست مەشروعێکی ئەوەی چی پێڵێن دەستوری ئەوە ینی پێش مەشروع شتێک دەنووسین کە ببیتە مادەیەک بۆ دەستوریان دستور دەنووسین دەستورێکی موقت وتم باشە بەس مەجالم بدێ تاکو منیش حەزەکەم دستوری چەند وڵاتێکی دیکە بینم بە تایبەتی ئەوەی من مەبەستم بوو بەلچیکا و کەنەدا بوو چکە ئەوانش وەکو ئێمە دوو ملت بوون کێبێک لەوێ هەیە و لەوێ لێرە وەلۆن و ئەوە بوون ئەوانەی بە زمانی هۆڵندی قساکەن ئەوتی باشە چۆم ئەوەم کرد هینام پەیام کرد و دوایەوە هەفتەیەک یەک هەفتە لەسەر یەک ئیشی من و کایناشۆن ئەمە بوو بەیانی هەڵەسای نانمان دەخوارد دوای نان دەستمان بە ئیشە کرد هەتا سەعات 12 دوای استراحەتێکمانە کرد سەعاتەیەکی کۆنی جارێکی دیکە دادەنیشتینەوە هەتا ساعت 6 ئێوارە وتر ئەمە مادە یەکەم بیتن بەرگە یەکەم بیتن ئەمە بیتن ئەوە بیتن ئەوە بیتن هەمومان دەنووسی. دکتۆر ئەحمەد بامەڕنی لە دوای ڕاپەڕین لە ساڵی 1991 لەگەڵ مام جەلال دەگەڕێتەوە بۆ کوردستان و دوای یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتە ئەندامی پەرلەمانی کوردستان دوای چەند ساڵێک لە ئەندامەتی پەرلەمان لە ساڵی 1994 دەگەڕێتەوە ئەوروپا و باوکاری مام جەلال لە ساڵی 1990 نووسینگەی هەرێم و یەکێتی نیشتیمانی کوردستان لە برۆکسلی پایتەختی بەلجیکا دادەمەزرێنێ تا ساڵی 2001 بەرپرسی ئەو نووسینگەیە بووە.
هەمویان پەیوەندیان زۆر خۆش بوو. هەر کاک عومەری سەید عەلی کە داهات هێندرە لای خۆمان دەبوو پێش ئەوەش داهات یان پێش ئەوەی من شووی پێ بکەم ئەو گەیشت بۆ سوید تر هات بۆ فەرەنسایە لەو نوکتانی کە کاک عومەر هەیەی لەسەر ئەحمەد ڕۆژێ برنج لێ دەنێ برنج لە تاوەیە لێ دەنێ ئیتر کاک عومەر ئەوەی لێ دەکا بە قسە دەڵێ ئەوە یەکەم جارە ببینم برنج لە تاوەیە لێ بندرێ لە لای ئەحمەدی. کاک نەوشیروان دوو جاران سەفەری درێژی کردوتە فەرەنسا جارێکیان ماوەیەکی زۆر باش لە لای من بوو و لە ماڵی ئێمە بوو ئەو کاتە هەر لەو شوقە بچووکەکە بووین وەکو وتم ژوورێکمان هەبوو هەم کچنێتی تێدا بوو ستودیۆیەکی تۆزێ گەورە بوو ژوورێکی نووسنیش هەبوو ئێتر ژی لەو کاتە منداڵ بوو بۆی وەزع لە کاک نەوشیروانی تێک نەدەم هەموو شتی ژیلەی خواردن و هەوا هێنابوومە ژووری نووسن لە بەیانیان کە خواردنم بۆ دروست کردا بە لە ژووری نووسنەکەی خۆمان دەمان کرد. ئەو ماوەی کە کاک نەوشیروان لەوێ بوو دەوڵەمەندی بوو بۆ منیش بەڕاستی. مام جەلال زوو دەهات لە چاو سەرکردەکانی تر ئەگەر بەتەنیا بووە زۆر جار هەر لە ماڵی ئێمە دەبوو و زۆر جاران شوقەمان بۆ دەگرت شوقە هەبوون لەوێن دەرێ بە هەفتانە بەکرێت دەگرت یەک دوو جاران هەندێ ماڵمان بۆ چۆل کردو ماڵی هاوڕێمان هەبوو لەوێن دەرێ شوقەکەیمان بۆ چۆل کردوون بۆی ئەوان لەوێ بوون جارێکیان لە ماڵی کاک حەسەنی بوو کە پەکەکە بوو نوێنەری پەکەکە بۆ کاتی خۆی بەس کە مام جەلال چوێن دەرێ وەکو نوێنەر نەما بوو بەڵام هەر ئەندامێکی ئاکتیڤیان بوو لە لای ماڵەکەیان بۆ چۆل کرد مام جەلال لێوێ ماوە جارێکی تر هاوڕێکی ترمان هەیە پشتیوان ناوی ناوە نازناوەکەیتی بەڵام خۆی ناوی حەمیدە ئەو شوقەکەی ئەومان بۆ چۆل کرد بەڵێ ئارێوەڵا خۆی ڕێکی دەخست پێش ئەوەی مام بگە ئیتر کە لە ماڵی خۆشمان بواە ئەوە یەکێک بوو لە باڵ و خۆش بوو لە ماڵا خۆش بوو ینی زەوقی دەخستە ماڵە لە کاتی خواردنە حەزی زەوقی لە خواردنەکە دەکرد لە کاتی قسەکردنە لە فەڕەنساش دۆستایەتی وەکو لەگەڵ خەڵکانی وەکو دکتۆر بێرنار کۆشنەر ئەوسا بێرنار کوشنەر هین بوو بڵین بەڕێوەبەری ڕێکخراوی پزیشکانی بێدەوڵەت بوون ئەو بێرنار کوشنەر ئەو وەختە ناسی ئەوە بوو بە بێرنار کوشنەر و بڵین ڕێکخراوی دکتۆرەکانی بێسنوور هاتن لە پێشەوە هاتن خەستاخانەیەکیان کردەوە بۆ پارتی حتکایان باونی پارتی حزبی دموکراتی کوردستان و یارمەتیان نەدەن لەوانێ ئاشنا بوون بە مەسەلەی کورد لە کوردستانی باشووریش بەڵام پێشەکی ئەوان لەگەڵ قاسملو لەگەڵ حتکا هینیان هەبوو یارمەتیان نەدان وە کاک ئەحمەد کە لەوە بوو بە ڕەفیقی برادەری کاک بێرنار کوشتە کە تاکو من وفاتی شێکرد هەر ڕەفیقێکی زۆر نزیکی بێرنار کوشتەر بوو جگە لەوە لەگەڵ ڕۆژنامە نووسەکان لە ئەو ڕۆژنامە گرنگەکانی فەڕەنسا وەکو لۆمۆند و وەکو فیگارۆ وەکو لیبراسیۆن و ئەمانە پەیوەندێکی زۆر باشی هەبوو و هەندێک جار بێکەوە ئەچوین کە من لە فەڕەنسا بۆ بێتم بێکەوە ئەچوین بۆیان وە لە ئەو ڕۆژنامانە و ئەو چەند جارێک بەهۆی ئەو پەیوەندین ڕۆژنامە لەگەڵ ڕاگەیاندنە چەند جارێک توانوێتی کۆمەڵی خەڵکی ڕۆژنامە نووس بنێرێ بۆ کوردستان و راپۆرت لەسەر شۆرشی نوێ بکەنەوەوانە دەورێکی گەورەی بینەوە جگە لەوەش لە ڕێگەی ئەو ڕۆژنامە نووسانەوەانە کۆمەڵی ڕێکخراوی خێرخوازی با بڵێن پەیوەندی لەگەڵا پێیا کردبوونەوە لە ڕێگەی ئەو ڕێکخراوە خوارخوازانوانە ئێمە کۆمەڵی کادر و خەڵکمان بڵێن لە کوردستاوە ئەنارد و هەم بۆ تەدری بۆ مەشقکردن بۆ نمونە نازاننی خانی هاوسەری لەگەڵ دکتۆرە بەیان دوو کچی بڵین هاتوونە دەرەوە هی کۆمەڵە بوون ئەو کاتە کاک ئەحمەد هینی بۆ کردن بە هەستەی ئەو پەیوەندیانێکی هەبوو لە فەڕەنسایە ئیشوکاری بۆ جێبەجێکردن کە بۆ فەڕەنسا مەشق بکەن و دوایی بگەڕێن. دکتۆر ئەحمەد بامەڕنی یەکێک لە هەڵسوڕاوترین کادرە پێشکەوتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. زۆر لە کاروباری ئەوروپادا قاڵ بووە. هەر بۆیە وەک پشکی یەکێتی
لە ساڵی 2004دا دەبێتە باڵیۆزی عێراق لە شانشینی سوید و لە شانشینی نەرویجیش وەک کاربەڕێکەر کاروبارەکانی ڕادەپەڕێنێ. تا ساڵی 2010 لەم پۆستەدا دەمێنێتەوە. هەر هەمان ساڵ دەگەڕێتەوە بەغدا و لا وەزارەتی دەرەوە وەک سەرپەرشتیاری بەڕێوەبەرایەتی کاروباری ئەوروپا دەست بەکار دەبێت. لەبەر ئەوەی زۆر چالاک بووە کاروباری ڕێکخراوەکانیش هەر لە هەمان وەزارەت لاستۆ دەگرێ. تا ساڵی 2015 لەم کارەدا بەردەوام دەبێت. هەر لە هەمان ساڵدا دەبێت بە باڵوێزی عێراق لە ئیتالیا تا 1/1/2020 لە ئیتالیا دەمێنێتەوە و پاشان دەگەڕێتەوە بۆ بەغدا و وەکو باڵوێز کارەکانی ڕادەپەڕێنێت. تا سیوێکی ئازاری 2020 بە پلەی باڵوێز خانەنشین دەکرێ. دوای خانەنشین ئەحمەد بامەڕنی بەهۆی شارەزایی و لێوەشاوەیی دەبێتە ڕاوێژکاری سەرۆکۆماری عێراق بۆ کاروباری دیبلۆماسی. ئەو دارنشری کە کتێبەکەی ئەحمەدی بڵاوکردەوە ناوی ڕامسەیە. ڕامسێ یەکێکە لەو دارنشرانی کە خەڵک متمانەی پێ دەکات کە کتێبەکەی دەکڕی دەزانن ئەمە جۆری کتێبەکەی باشە. لەوێ بڵاوکراوە و مقدمەکەی دوو مقدمەی هەیە، یەکیان مەدامی تران بۆی نووسیوە، یەکیان کوشنەر. کتێبێکی گەورەیە 400-500 لاپەڕی بەڕاستی بیرم لێ چەند لاپەڕەیە. زۆر باش بوو، باسی فترەیەکی زەمەنی کورد دەکاتن. دکتۆر ئەحمەد بامەڕنی دوایەوەی لە سەرەتای هەشتاکانەوە وەک کادری پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ گروپی جۆرا و جۆری ڕۆژنامەنووسە ئەوروپیەکان سەردانی شاخەکانی کوردستان دەکات، لەوێ نزیکایەتی لەگەڵ یەکێک لەو کچە پێشمەرگانەدا پەیدا دەکا و ئەویش دکتۆر نازەنین عوسمانە. لە 20 کانونی یەکەمی ساڵی 1970 پرۆسەی هاوسەرگیری ئەنجام دەدەن و بەرهەمی ئەم هاوسەرگیریەش سێ کچە بە ناوەکانی ژیلە، لانە و مینا. بەداخ و کەسەرێکی زۆرەوە لە ڕۆژی 20 ئابی 2020 بەهۆی پەتای نەگریسی کۆرۆنا بۆ هەمیشە چاوەکانی لێک ناو بەلاشە جێی هێشتین، بەڵام بۆ هەمیشە بەڕۆح لە لامان زیندوو دەمێنێتەوە.